تقریبا 2 مانگە لە ماڵەوە هاتوومە دەرێ بە چوپاتم لە ماڵێ ڕاو کێشەشم نەبوو هیچ کێشەم نەبوو لە ئاوێدا نەدەترسام بەس ئەگەر کوتیان ڕێنەما و کاتی ورەم نەما ئێستاش بێزار بووم تا تەعاملم نەماوە و پارەشم وەڵا سەرف کردو بڵێن و نەڵێن 56 وەرەقەم سەرف کردو و ئێستاش دەمێ بگەڕێمەوە تا بێزار بووم هیچ شتێکمان بۆ ناکەن و دەگەڕێمەوە کوردستان با لێ لە برسان بمرم باشترە و ئەدەوە حاڵیدا دانیشم منداڵم پێیە سەڵ نیمە سەڵتیش بام کێشەم نەبوو ئێستاش دەگەڕێمەوە چووم لای خۆم دیپۆرتم کردووە و ئەگە خوا بکا بۆم بکەن و دەڵێن پارەکەی دەدەین هەندێکتان دەدەین بە شێوەی مەسرفتان کردووە بەڵام هێندەژ نییە هیچشمان نەماوە ماڵیشمار نەماوە خانوشم نەماوە بەڵام نازانم پێم سەیرە خەڵک چۆن دەژی ئەنی وایە 2 مانگە خۆی نەشربێ یان ئافرەت یان منداڵی ساوا نازانم دەنێ ئەو ژوورەی داگە دەچی بۆنی لێدێ هەمامی تێدانینەوە بەریشت ناکەوی بڵێن و نەڵێن وەڵای لەکەم پێ لای 4 ڕۆژانم سەرە بەس دەخۆشت نێگر باوێ ساریش شکر بووم هەروە بەرم نەکەوت تاوامان بەسەر هاتووە لێرە لەسەر جادەین چیدیش تەعاملم نەماوە بە 3 منداڵەوە دەمێ بگەڕێمەوە کوردستان جا لەوێش نازام چمان بەسەر بێ خوا گەورەیە مانگێک و نیوە داخلیۆنان بووین لە 18 مانگی دووەوە وەزعی ئێران ئەگەر بڵێن باش بێ باش نییە بەڵام لەوەی کە هەندێک کەستەی کەوتووە لە سەعودی لەسە بۆردەری مەکدۆنیا لەسە مەرزەکانی تر باشترە پارە زۆر سەرفەکرێ ئەوەی خۆم بیزانم کە لە ماڵی خۆم سەرفم کردووە هەر ئەوەندەی کە لە تورکیا پەڕیمەوە بۆ یۆنان نزیکەی 5,000 دۆلارمدا بە 2 نەفەر و 2,000 یۆرۆشم زیاتر سەرف کردووە لێ کێشەی ئێمە تەنها شوێنە داواکاری ئێمە تەنهاوەیە بزانین چارەنووسمان دیارە چارەنووسی ئێمە نادیارە هەندێکمان ئینتەرویو کراوین هەندێکمان نەکراوین هەندێکمان ناومان نووسرا و ژمارە تەلەفۆنەکانمان وەرگیراوە کە تا ئێستاش هیچ شتێک دیار نییە وجدانەوە بڵێن ڕێگا ناخۆشە مەرگە ساتە مردنی تێدایە حەز ناکەم کە خۆشم هاتوو بەڵام هیچ هیوا ئاواتێکم نەبوو لە کوردستان هەر زۆرش پەشیمانی چی؟ ئەوەی بیبینێ و کاتە زانێ شارەکەی خۆی چۆنە. ئەگە نەیبینەڵە وەڵا ئەوروپا زۆر خۆشە. بەخوا حیسابی هیچت بۆ ناکەن. حیسابی هیچت بۆ ناکەن. بە 4 ڕۆژ یەک دە بە ئاوت بدەنێ 4 ڕۆژ ئەبێەوە بووە نیو سەعات سەرە بگرم بۆ یەک سێو تخوا.
لای خۆشمان کیلۆی بە 250-500 دینارە لە ناو سەلاجە تا بۆگەنە بێ فڕێدەن کەسە نایخوا نایخۆن. من لە ماڵەوە تەلەفۆنمە کرد وت خواردن چیمانەیە ئەگە بیان وتە پەتاتە و ماکەرۆنیمانەیە ئەسوورامەوە بازار لای لەنگەکە لە فێ فلافلمە خواردووە چوومە ماڵەوە ئەلێرەش دەبێت 2 ساعت من سەرەی بۆ بگرم 2 ساعت سێ ئەمە ماکەرۆنیەکەیت خوا ئەمە خوێ بەخوام ئەمە بدەمە مریشکەکانم نایخوا والله مریشکەکەش نایخوا. بەخوا ئەوەی نەیدی بێ نازانێت چییە ئێستا ئێمە دیومانە بەس بەخوا نەسیحەتیانەکەم والله بانەیەن ئەوەی بێت ئێرە پەشیمانە بێ و ئەڕوا ئێسانەوە زۆر ئیسراحەتین لێرە ئیسراحەتی نەمە نەبەخوا ئێستا خواخوامە بەس بمگەڕێنەوە نامگەڕێنەوە ئەبێت 10 ڕۆژ بیت و بڕۆی ئەگەر موافقە بکەن بتگەڕێنەوە ئەگەر ئەوش لە بەیانیەوە چوومە تا ئێستا هەر پێم سر بوو سر لە سعاتە شتی بەیانەوە تا 6 ئێوارە ئەوش ناویان نەنووسی وتیان بڕۆ بەیانی وەرەوە ئەبێ ئەوە تخوا ئێوە ژیانە